دوای خوێندنەوەی ئەو کتێبە هەموو شتانەی فێری بووم دەربارەی کەسایەتی سەرکەوتوو بۆم دەرکەوت هەڵەبوو و بە تەواوی بیرکردنەوەم بەرامبەر بە کەسایەتیە سەرکەوتوەکان گۆڕانکاری بەسەرداهات و بۆ یەکەمین جار هەستم بە بەخێری کرد. بەڵام بە چ جۆرە کەسایەتێک کە لە کۆمەڵگەدا پەسەند نییە، بەڵام کەسایەتێکی زۆر باش و سنجینی هەیە. لەو ڤیدیۆدا لەگەڵم بمێنەوە تا بزانی تۆ خاوەنت چ جۆرە کەسایەتێکیت. ئەو کەسایەتی کە من باسی دەکەم لە تۆدا بوونی هەیە یان نا. ئەمڕۆ باسێکی گرنگم بۆ هێناون، شایەنی ئەوەیە کاتی خۆتانی پێبەخشن. با دەست پێ بکەین بەلای خۆ. لەو ساتەوەی کە لەدایک دەبین، ژیان هێدی کەسایەتیمان بۆ دروست دەکات لە ڕێگەی خێزانەکانمان، قوتابخانە و کۆمەڵگەوە. بەڵام پێش ئەوەی هیچ فاکتەرێکی دەرەچی ڕۆڵیان هەبێت لەسەرمان، هەندێک سیفات لە پێشدا لە کەسایەتیمان دروست بوون. لە هەمویان گرنگتر شێوازی کاردانەوەمان بەرامبەر بە جیهانی دەوروبەرمان. ئایا هێز لە گۆشەگیری وەردەگرین یان تێکەڵاوبوون و کۆمەڵایەتی؟ ئایا ئێمە کەسێکی کراوەین یان گۆشەگیرین؟ بە ئینگلیزی پێی دەوترێت ئێکسترۆڤەرت یان ئینترۆڤەرت. ئێستا لە جیهانێکدا دەژین کەسانی بێر و کۆمەڵایەتی تا پلەی پەرستن سەیر دەکرێن و زۆر پەسەندکراون لە کۆمەڵگا. هەر لە قوتابخانەوە تا بەرزترین دەستگاکان، ئەوانەی کە دەنگ هەڵدەبڕن پاداش دەکرێن و پلەیان بەرز دەکرێتەوە. منداڵێکی کراوە هەرزوو ناوزەندی دەکەن بەسەرکردە. هاوپیشەکەت چونکە کەسێکی کراوەیە لە پێش تۆ پلەی بەرز دەکرێتەوە. کۆمەڵگە پێمان دەڵێت کە قسە بکەین، جیاواز بین، بەردەوام پەیوەندی دروست بکەین، وەک ئەوەی بێدەنجی نەخۆشک بێت و پێویستی بە چارەسەر بێت. چی ئەگەر بڵێن بێدەنجی بە مانای بێهێزی نایەت؟ ئەی چی ئەگەر بڵێن بێدەنجی یەکێکە لە بەهێزترین سیفاتەکانت؟ لەو کتێبە گرنگە بەنایی بێدەنجی سۆزانکاین ئەو بیرۆکەی پێی وایە کراوەبوون باشترە دەخاتە ژێر پرسیارەوە و لە پەل و پۆی دەخات. دوای چەندان ساڵ توێژینەوە و چیرۆک و تاقیکردنەوەی زانستی گەیشتە ئەو ڕاستیەی کە گۆشەگیری کێشە نییە، بەڵکو هێزێکی ناوازەی کەسایەتیە. و ئەو بیرۆکەیە مێژوو سەلماندوویەتی. هەردوو نەڕۆین، هەمومان جێمان لە چیرۆکی پێغەمبەر موسا بووە. زۆرمان پێمان وایە سەرکردەی کاریزمایی ئەوانن وتاری بەهێز دەدەن و سەرنجی هەمومان بەلای خۆیاندا ڕەدەچێشن. بەڵام پێغەمبەر موسا لەو جۆرە کەسانە نەبوو، هەتا نەیدەتوانی بەڕەوانی قسە بکات. بۆ نمونە کاتێک خوای گەورە داوای لێکرد بچێت بۆ لای فیرعەون و بانگەواز بۆ ئاینەکەی بکات، گوتی خوایە ژیان سینەم فراوان بکەی و زمانم پاراو بکەیت. و داوای لەخوا کرد هاڕوونی برای بنێرە لەگەڵیدا تا هاوکاری بێت لە کاتی قسەکردن لەگەڵ فیرعەوندا. سەرەڕای سروشتی کەسایەتی و کێشەی لە دەربڕیندا، پێغەمبەر موسا بوو بە یەکێک لەسەرکردە و پێغەمبەرە هەرە دیارەکانی مێژوو، نەک بەهۆی نمایشکاری و قسەی جوانەوە، بەڵکو بەهۆی قەناعەتی قوڵ و خۆڕاگری و برتیژیەوە. پەیامی سەرەکی ئەو کتێبە ئەوەیە بۆ ئەوەی سەرکردایەتی بکەیت پێویست ناکات دەنگ بەرز بکەیتەوە. زۆرێک لەو گۆڕانکاریە جەوهەریانە لە مێژوودا ڕوویانداوە کەسانی بێدەنگ و گۆشەگیر سەرکردایەتی کردوون. ئەو کتێبە یان ئەو ڤیدیۆیە بۆ هەر کەسێکە کە بۆ جارێکیش بێت لە ژیاندا پێیان گوتووە بەخوای کەسێکی بێدەنجی دەڵێ زمانی قوتداوە هیچ قسەیەک ناکات. ئەگەر دەتەوێت گوێت لێ بگیرێت قسە بکە و دەنگ هەڵبڕە، دەتۆزێک کراوە بە. پێشەوەی بچینە قوڵای بابەتەکەەوە پێم خۆشە ئەو تاقیکردنەوەی بکەین. ئەگەر بۆ زۆرێک لەو پرسیارانە بەڵێ هەڵبژێریت، ئەوە تۆش دەکەویتە ڕیزی کەسانی گۆشەگیرەوە. یەکەمین پرسیار: ئایا زیاتر حەز بە گفتوگۆی دووکەسی دەکەیت لە بری قسەکردن لەگەڵ گروپێک؟ ئایا دەربڕینەکانت لە نووسین جوانترن بە بەراورد بە قسەکردن؟ چێژوەردەگری لە تەنیایی بوون و هەز دەکەیت هێزت دێتەوە بەر دوای بە تەنیا کار بەسەربردن؟ ئایا جۆگرێکی باشیت؟ پێت باشترە ئاهەنگی لەدایک بوون لەگەڵ هاوڕێکەت یان خێزانەکەت بکەیت، نەک ئاهەنگێکی گەورە ساز بکەیت و قەرەباڵغی دروست بکەیت؟ لە گفتوگۆ و دەمەقاڵەیە دوور دەکەویەوە. هەمیشە پێش ئەوەی قسە بکەیت بیر دەکەیتەوە. دوای ئاهەنگ هەست بە بێتاقەتی دەکەیت، هەتا ئەگەر چێژیشت لێ وەرگرت بێت. هەندێک کات تەلەفۆن بۆ دێت و تۆش وەڵام نادەیەوە و ئیهمالی دەکەی، چونکە حەزت لێ نییە قسە بکەیت. بێگومان ئەوە تاقیکردنەوەیکی 100% نییە بۆ دیاریکردنی کەسایەتی، بەڵام بیرۆکەیەکت پێدەدات کە پەیوەندیت بە جیهانەوە چۆنە و کەسایەتیت لە کام لەم دوو لایەنەوە نزیکە. ئێستا بابێن باسی جیاوازی ئەم دوو زۆرە کەسایەتی بکەین. بەپێی توێژینەوەکان زیاتر لە 150 خەڵکی خۆیان بە کەسانی گۆشەگیر یاخود ئینترۆڤێرت لە قەڵەمداوە. لەوانەش زۆرێک بەسەرکردەکان و پلە باڵاکان لە کۆمپانیاکان لەو گروپەدان.
گەورەترین جیاوازی ئەو دوو جۆرە کەسایەتیە بریتیە لە هێز و وزەیان کە لە کوێ بەدەستدێت و لە کوێ لەدەست دەچێت. با جیاوازیەکان لەو خشتێدا بخەینە ڕوو. کەسانی کراوە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی هێز وەردەگرن، بەڵام گۆشەگیرەکان لە تەنیایی و گۆشەگیریدا. کەسانی کراوە بە خێرایی بەڕگار دەدەن، بەڵام گۆشەگیران بە هێواشی و ژیرانەتر بەڕگار دەدەن. کراوەکان زۆر قسە دەکەن و کەمتر گوێ دەگرن، بەڵام گۆشەگیران گوێگرێکی باش و گوێشل دەکەن. کراوەکان کەسانی کرددارین و حەزیان لە کاری بە گروپە، ئەوانی تر پلان دادەنێن پێش ئەوەی کار بکەن. کراوەکان زیاتر چاویان لەسەر ئەنجامە، بەڵام گۆشەگیران بە قوڵایی هەڵاوێر بۆ زانیاریەکان دەکەن. کراوەکان چەندین ئەرک بەیەکەوە دەکەن و لەو ئەرک دەچن بۆ ئەرکێکی تر کە پێی دەوترێت ماڵتی تاسکینگ. بەڵام گۆشەگیران بە پێچەوانەوە تەنیا یەک ئەرک لە کاتێکدا ئەنجام دەدەن و تەرکیز دەخەنە سەری. بەڕچاوکردنی ئەو جیاوازیانە هەندێک کەس هەن سەر بە هیچ کام لەم دوو کەسایەت هێنن. بۆیە نووسەر چەمکێکی داهێناوە بۆ ئەو کەسانێک کە دەکەونە نێوان ئەم دوو کەسایەتیە، واتە نە گۆشەگیرن نە کەسانی کراون، کە پێی دەڵێت ئەمپیڤێرت، واتە لە نێوانی هەردووچیاندان. زانینی ئەوەی کە تۆ چ کەسایەتێکت هەیە یارمەتیدەر دەبێت لە بنیانانی ژیانێک کە لەگەڵ شێوازی ژیانت دەگونجێت. گۆشەگیری تەنیا کەسایەتی نییە، بەڵکو پەیوەستە بە بایۆلۆژی و جیناتمانەوە. زانا جیرۆم کاگان بۆی دەرکەوت هەندێک منداڵ کە لە دایک دەبن سیستەمێکی دەماری کالێکیان هەیە. ئەو جۆرە کۆرپەرانە کاردانەوەی زۆر خێرایان هەیە بۆ هاندەرەکانی وەک ڕووناچی، دەنگ یاخود ئەزموونێکی نییە. زۆرێک لەو منداڵانە کاتێک گەورە دەبن دەبنە کەسایانی گۆشەگیر. ئەو بەشەی مێشکیان کە پێی دەوترێت ئەمیگداڵا کە بەرپرسە لە پرۆسەسکردنی هەستەکان زۆر هەستیارترە لە چاو منداڵێکی ئاسایی، کەوا دەکات لە ژیانیاندا زیاتر هەست بە فشار بکەن. هەر بۆیە هەندێک منداڵ یان گەنج وەکو گوڵوان زۆر هەستیارن بۆ ژینگەی دەوروبەریان، لە ژینگەیەکی نەگونجا و تووشی کێشە دەبن. بەڵام ئەگەر ژینگەکەیان لەبار بێت ئەوە نەک تەنیا گەشە دەکەن، بەڵکو هێز دەبەخشن بە چواردەوریە. با ئەو نمونەیە وەربگرین. منداڵێک کە گۆشەگیرە لە ماڵێکی ئارام پەروەردە دەکرێت کە پاڵپشتی دەکەن و کاتی پێدەبەخشن تا بیر بکاتەوە بخوێنێتەوە و بە هێواشی ئەو شتەی مەبەستێتی دەری ببڕێت. ئەو جۆرە منداڵە دەبێتە گەنجێکی ژیر و متمانە بەخۆ بوو. بەڵام ئەگەر هەمان منداڵ ژینگەیەکی نالەبار و نەگونجا پەروەردە بکرێت کە پڕاوپڕە لە ژاوەژا و تووڕەیی و هاتوو هاوار، چاوەڕێی ئەوەی لێ دەکەن وەکو هاوپۆلە کراوەکانی ڕەفتار بکات، ئەوە ئەگەر زۆرە ئەو منداڵە کەسایەتێکی لاواز و خەمۆک و بێهێزی لێ دەربچێت و ترسی هەبێت لە کۆمەڵگە. کۆتا توێژینەوە کە لەلایەن دەمارناس دیبرات جۆهانسۆن ئەنجام درراوە دەری دەخات کەسانی گۆشەگیر چالاکی زیاتریان هەیە لە مێشکدا کە پەیوەندی هەیە بە فێربوون و یادەوەری و تێفکرێن، بە تایبەتی کاردانەوەیان بەرامبەر هۆرمۆنی دۆپەمین. لە کاتێکدا کەسانی کراوە چێژە دەستکەوتە دەرەجەکان وەردەگرن، گۆشەگیرەکان چێژ و خۆشی لە ناخی خۆیاندا دەدۆزنەوە. بۆیە بوون بە کەسێکی گۆشەگیر بە مانای کەم و کوڕی نایەت، بەڵکو جۆرێکە لە کەسایەتی کە خوا دروستی کردووە. جۆرێک لە هەڵە تێگەیشتن هەیە لە نێو خەڵکیدا بۆ کەسی شەرمن و گۆشەگیر. بەڵام شەرمنی و گۆشەگیری دووشتی جیاوازن. با بزانین جیاوازەکانیان چین. شەرمنی بریتیە لە ترس لە حوکنی کۆمەڵایەتی و ترس لە خەڵک. کەسی شەرمن ڕەنگە حەز بکات تێکەڵ بێت، بەڵام حەز بە ترس و ڕاڕایی دەکات. گۆشەگیر لە بەرامبەردا بریتیە لە هێز. کەسانی گۆشەگیر ڕەنگە چێژوەربگرن تێکەڵاو بوون، بەڵام زۆر تێکەڵاوی و کۆمەڵایەتی بوون بێزاریان دەکات. پێویستیان بکاتە بۆ ئەوەی تەنیا بن، نەک لەبەر ئەوەی دەترسن، بەڵکو لەبەر ئەوەی بەو شێوەیە دروست بوون. بۆیە بوون بە کەسێکی گۆشەگیر بە مانای شەرمنی، ناکۆمەڵایەتی، کەسێکی نائاسایی یان ترسنۆک نایەت، بەڵکو مانای ئەوەیە تۆ جیهان بە شێوەیەکی جیاواز وەردەگریت. دڵنیام جۆر لە شۆڕشی ڕەشپێستەکان بووە بە سەرکردایەتی مارتن لوتەر کینگ کە گەورەترین جوڵانەوەی مافی مەدەنی بوو بۆ ژیانی کەسان و ڕەشپێست و جیاکاری. بەڵام ڕەنگە نەزانیت داینەمۆی ئەو جوڵانەوەیە کەسێکی گۆشەگیر بوو بە ناوی ڕۆزا پارکس. ئەو نەهاواری کرد و نەخۆپیشاندانی کرد. لەبری ئەوە کاتێک لە پاسدا داوایان لێکرد کورسەکەی چۆڵ بکات بۆ کەسێکی سپی پێست، تەنیا وەڵامی دایەوە وتی نەخێر، ڕازی نەبوو کورسەکەی جێبێڵێت. زۆر بە بێدەنجی کاری دەکرد بۆ بەدەستهێنانی مافەکانی. ئەو کەسێکی بێدەنگ بەڵام بەهێز کە گەورەترین کاریگەری دروست کرد و مانایەکی بەخشی بە مافی هاوڵاتی بوون لە ئەمریکا و تەواوی جیهاندا. کاتێک بۆ یەکەم جار کەسێکی نوێ دەبینیت،
چۆن کەسایەتی هەڵدەسەنجێنی؟ ئایا کەسانی کراوە و کۆمەڵایەتین یان بێدەنگ و بیرمەندن؟ زۆرجار کەسەکان بە گۆشەگیریان کراوە ناوزەت دەکەین کە ڕەنگە کارێکی هەڵەبێت لەسەر ئەوە هەسەنگاندن بۆ تواناکانیان بکەن. کۆمەڵگە هەموو کات کەسانی کراوەی کردووە پێشەنگ و گۆشەگیرانی وەکو نەنجیەک تەماشا کردووە کە ئەوە شتێکی نوێ نییە. بەتایبەتی لە ساڵی 1990ەکانەوە لە ئەمریکا دەستی پێکرد کە گۆڕانکاری ڕوویدا لەسەر کللتوری تایبەتمەندی کەسەکان بۆ کللتوری کەسایەتی. کتێبەکانی گەشەپێدانی خود پیاوانیان هاندەدا کراوە بن و قسەکەر بن. منداڵان ئەگەر بێدەنگ بوونایە پەتەمەنێکی گەورەتر نیان دەناردن بۆ قوتابخانە. شەرمنی وەکو کچێشەیەک سەیری دەکرا. زانکۆکان قوتابی کۆمەڵایەتیان ناپەسەند بوو نەک کەسانی زیرەک. دامەزراوەکان لەسەر بنەمای دەرکەوتن و ناسراوی نازناوی سەرکردەیان دەبەخشێەوە نەک لە بری بیرۆکەی گرنگ. گوایە خاوەنداریەتی بیرۆکەکان کەسانی کراون نەک گۆشەگیر و شەرمنەکان. بەڵام ئەگەر ئاوڕێک لە مێژوو بدەینەوە شتی جیاواز دەبینێت. مێژوو پڕاوپڕە لە بیرمەندانی گۆشەگیر و بێدەنگ. بۆ نمونە ئیسحاق نیوتن کاتێک هێزی چێشکردنی دۆزیەوە بەتەنیا بوو. ئەینشتاین هیوایەتی بوو بە تەنیادانی شێت و بیر بکاتەوە. جێکی ڕۆڵینگ بیرۆکەی نووسینی هاری پۆتەری بۆ هات کاتێک بەتەنیا لە شەمەندەفەر دانیشت بوو. ستیڤ وۆزنایک هاوڕێی ستیڤ جۆب یەکەمین کۆمپیوتەری لە تەنیاییدا دروست کرد. زۆربەی کاتەکان بەتەنیا کاری دەکرد لە بەیانی زووەوە خەریکی خوێندنەوە و کۆمپیوتەر و پرۆگرامینگ بوو تا درنگانی شەو. لاری پیج دامەزرێنەری گوگڵ کەسێکی کەم قسەکەر و لەسەرخۆیە. غاندی بە هەمان شێوە کەسێکی بێدەنگ و گۆشەگیر بوو کە توانی گەورەترین شۆڕش بە ئاشتی بەپا بکات و خەڵکی دوایکەون. چارلز داروین زۆربەی کاتەکانی بەتەنیا بەسەر دەبرد بەتایبەت ئەو کاتانەی کە منداڵ بوو. ئەوانەی باسمانکردن هەمویان ئەو ڕاستیە دەسەلمێنن کە کەسانی گۆشەگیر شکست خواردوو نین بەڵکو کەسانی زیرەکن و بە قوڵی بیر دەکەنەوە. بەتایبەت بێدەنگی سەر دەنێت بۆ بیرۆکەی زۆر گەورە کە دەکرێت گۆڕانکاری لە جیهاندا دروست بکات. بۆیە پێم باشە باسی هێزی کەسانی گۆشەگیر بکەین. سوزان چەند لایەنی بەهێزی کەسانی گۆشەگیری باس کردووە بۆمان. لەوانە قوڵ بیر دەکەنەوە و تەرکیزکارێکی باشن. گۆشەگیران دەتوانن بۆ ماوەیەکی زۆر تەرکیز بخەنە سەر شتەکان. زۆر بەتوانان لە بیرکردنەوەی قوڵ و شیکارکردنی ئەو شتانەی پێویستیان بە بیرتیژیە. دووەمیان کەسانی داهێنەرن. تەنیایی دایکی داهێنانە. زۆرێک لە گۆشەگیران باشترین کارەکانیان لە تەنیاییدا ئەنجام دەدەن. بیرۆکەی هەندێک لە کۆمپانیا گەورەکان لە ژوورێکی بچووک لەلایەن کەسێکی تەنیا گۆشەگیرەوە چەکەری کردووە. هەروەها کەسانی پلان داڕێژەری دوورمەودان. گۆشەگیران هۆشیارن پێشوەختە بووی لە شتەکان دەکەنەوە. کەمتر حەزیان بە ئەنجامدانی مەترسی و کاری بەپەلەیە. خاڵێکی تر گوێگر و خەمخۆرن. لەبەر ئەوەی کەم قسە دەکەن و زیاتر گوێ دەگرن دەتوانن باشتر لە کەسانی بەرامبەریان تێبگەن. هێمن و لەسەرخۆن لە کاتی ڕووداوەکان. کەسانی گۆشەگیر زۆر ئارام و لەسەرخۆن. شیکردنەوە بۆ بارودۆخەکان دەکەن پێش ئەوەی هیچ کاردانەوەیەکیان هەبێت. نەک وەک لای خۆمان ڕێک دەمانچەکەی دەردەهێنێت و خەڵک دەکوژێت و بەناو دەکەوێت. دوایی دەڵێ عەقڵم لەسەر خۆم نەبوو. کۆتادانا سربەخۆن و دیسپلینن. گۆشەگیران زۆر پێویستیان بە هاندەری دەرەچی نییە بۆ ئەنجامدانی کارەکانیان. زۆر بە باشی کارەکانی خۆیان دەکەن و دەتوانن ئیداری خۆیان بە ڕێکوپێکی بدەن. بێگومان هەندێک کات هەیە کەسانی گۆشەگیر لە جۆرە ژینگەیەک یان باردۆخێکی جیاواز پێویست دەکات لەو قاڵبە بێنە دەرەوە و هەندێک لە کەسایەتیان بگۆڕن تا سەرکەوتووتر بن لەو ژینگە جیاوازە. بەڵام چۆن کارمەندێکی گۆشەگیر دەتوانێت لەو قاڵبە دەربچێت و سیمینارێکی نایاب پێشکەش بکات؟ چۆن پرۆفیسۆرێکی گۆشەگیر دەتوانێت پرۆسەی فێربوون لای خوێندکارەکانی خۆشەویست بکات؟ شتێک هەیە دەرووناسان پێی دەڵێن تیۆری سیفاتی ئازاد کە لەو جۆرە بارودۆخانەدا دەکرێت بەکاربێت. نووسەر پێشنیازمان بۆ دەکات هەڵسەنگاندنی خۆت پێڕۆ بکەین کە لاسایی هەندێک هەڵسوکەوت و کەسایەتی بکەینەوە. بۆ نمونە پرۆفیسۆرێک لە کۆلێژ دەتوانێت لە کەسێکی گۆشەگیرەوە بڕوات بۆ ژینگەیەکی کراوە بە پێڕۆکردنی سیفاتی مامۆستایەکی کراوە لە کاتی وانەوتنەوەدا. دەکرێت بە دەنگێکی بەرزتر قسە بکات، ڕوونتر قسە بکات، هەنگاوی گەورەتر بەهاوێ لە پۆلدا و زوڵاندن بۆ دەستەکانی بکات لە کاتی قسەکردندا. لێرەدا مامۆستاکە ئەو ئامانجەی هەیبوو بەدەستی هێنا. دەتوانێت بە شێوەیەک وانە بڵێتەوە کە ئەو بابەتە خۆشەویست بکات لای خوێندکارەکانی. ئەگەر تۆ کەسێکی کراوەیت یان گۆشەگیرت یان لە لێوان ئەو دوو کەسایەتیەدای، ئەو کتێبەی سوزان بیرخەرەوەیەکی زۆر بەهێزە کە زیاد لە ڕێگایەک هەیە بۆ ئەوەی مرۆڤ بین. جیهان پێویستی بە هەردوو جۆرە کەسایەتەکان هەیە، کەسانی بێدەنگ و کەسانی قسەکەر.
کەسانی پلاندانەر و کەسانی کردداری. بۆیە جاری داهاتوو گەڕەتت کردەوە بچیت بۆ ئاهەنگی هاوڕێکات لە بری ئەوە خەرجی کتێب خوێندنەوە بوویت پێویست ناکات حەز بە شەرمەزاری بکەیت و داوای لێبوردن بکەیت. هێزی تۆ لە قۆڵی و بێدەنجیدایە. بۆ ئەوەی دەنگت بگات پێویست ناکات هاوار بکەیت. بمێنە بەخێر.